پرۆژە یاسای بورجە کە ماوەیەکە کاری لەسەر دەکرێت و بە بەردەوامی چ لە هەرێم چ لە عێراق چاوەڕێی پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە بوون و کە تێپەڕێنرێت لە ئەنجومەنی وەزیران ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران بکرێت دوێنێ ئەم پرۆژە یاسایە ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە بەڵام هێشتا چەند بابەتێکی یاسایی ڕەنگە لە نێو پرۆژە یاساکەدا بوونی مابێت بەپێی ئەو کەسانی کە لە یاسای عێراقدا شارەزاییان هەیە و لە یاسای بودجەدا گرنگترین وتانانە چییە کە لەم پرۆژە یاسایە جێگەی دەکرێتەوە کە ڕەنگە لە داهاتوودا کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکەن بە پێچەوانەوە لەسەر کۆی بابەتەکان و چی بابەتێکی قانونی ماوە ئەم پرۆژە یاسایە لەگەڵ بەڕێز هاوڕێ تۆفیق و یاسەناس ڕاستەوخۆ لێرە میوانمانە گفتوگە زیاتر دەکەین کاک هاوڕێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت پرۆژە یاسای عێراق لە ئەنجومەنی وەزیران تێپەڕێدرا ئاڕاستی ئەنجومەنی نوێنەران کراوە بەڵام هێشتا کۆمەڵێک پرسێ یاخودتانەی قانونی لەم یاسایە دەوروژێنرێت وەکو دەنگۆ کڕەنکە کێشە دروست بکات بۆ هەرێمی کوردستان بەگشتی من نامێ بەس لە کێشەکان بکەم دەمەوێت بەوە بزانم کە جەنابەت وەکو کەسێکی یاسایی سەرنجەکان لەسەر ئەم پرۆژە یاسایە چی بوو؟ بێگومان قانونی بودجە قانونێکی خەمڵێنراو قانونێکە تایبەتە بە پێشبینیکردنی داهاتی دەوڵەت کە دەستیەکردواتە قانونێکی واقعی نییە بەسمان لەوەی کە ئەڵێن قانونێکی واقعی نییە واتە قانونی بودجە بریتە لەوەی کە دەوڵەت پێشبینی ئەکا لە ماوەی ساڵێکە سەرچاوەکانی پارەدارکردنی دەوڵەت لە کەرتە ئابووری جیاوازەکانەوە لەکوێوە دێن و چەنن و لە هەمان کاتە دابەشێکا بەسەر کەرتەکانی دەوڵەت بۆ خەرجکردن و لەوێ پێشبینی کورتێنان یاخود پاشەکەوتکردنی بودجەکە ئەوەی ئەم ساڵ حاڵی بودجە جیهاکاتەوە لەگە ساڵەکانی ڕابردوو ئەمەیە قانونی بودجە هەموو ساڵەکانی کە لە ناو ڕووناچیان ئەم جاریان قانونی بودجە بە تونێلیشی تاریکا تێپەڕی تێبینی بکە ئەم حکوومەتی کە دروست بوو بە پێی کارنامەی حکومی بۆ ئەو بوو کە دواتر هەڵبژاردنیشی تری پێشوەخت بکرێتەوە بەڵام ئێستا حکوومەت لە جیاتی هەڵبژاردننی پێشوەخت بودجەی سێ ساڵی پێشکەش کردووە واتە ئەمە پێمانەڵێت کە ئەم حکوومەتە حکوومەتیشی هەمیشەیە و شتێک نیە نای هەڵبژاردننی پێشوەخت ئەمە بە ناقانونی لە قەڵم دەدرێت پەیوەندی بە ناقانونیەوە نییە لە دەستورە ئەم مەسەلەیە باز نەکراوە من بەبستم خاڵێک یەکەم ساڵانی تر و ئەم ساڵی شەرواکراوە بەڵامەوەی پەیوەندی بە ڕووناشی و تاریشەکەەوە هەیە ئەمەیە ساڵان کە وەزارەتی دارایی دەستنووسەکەی با بڵێنەوەی پێڵەن درافتەکەی ئامادە کرد ئەینارد بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران لە دانیشتەکانی خۆی بە پرۆسەیەکی درودرێژی گفتوگۆکردنا تێپەڕی و ئەم درافتە تا ڕادەیەک ئەکەوتە دەستی ڕایگشتی و میدیاکان بۆ ئەوەی کە ڕایگشتیش بە جۆرێک لە جۆرەکان دەوری هەبێ لەسەر پێشنیاری هەبێ ئەو بڕگانە چین وردەکاریەکان چین بەڵام ئەگەر تۆ تێبینی بکەیت تا ئێساکە هیچ کەسێک درافتی پرۆژە یاسای قانونی بودجەی نەبینیوە جگە لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران و ژمارەیەک خەڵکی کەم بۆچی لەبەرەوەی ئەم حکوومەتەی ئێستا حکوومەتێکی ئێتلافیە ئەم حکوومەتە ئێتلافی ڕێکەوتنیکی سیاسیان کردووە کە بەبێ هیچ مشتومڕێک لە سەشتە سەرێکیەکان ڕێبکەون بەبێ دەنگی ئەنجومەنی وەزیران پەسەندی بکە هەرواشیان کرد و هەروەها بەبێ دەنگی بیبەنە پەرلەمان و لە پەرلەمانیش بەبێ دەنگی لەسەر بن و پەسەندیکەن لێرە دوو بابەت دێتە پێشەوە یەک لە ڕووی دەستوریەوە ئەگونجەیە حکوومەت پرۆژەیە ئامادە بکە و پەرلەمان پەسەندی بکە کە پەیوەندی بە قانونی بودجەوەیە لە جیاتی بۆ 1 ساڵ بێ بۆ 3 ساڵ بێ چکە ئێمە هەمومان ئەزانین کە ئابووری وڵات ساڵانە گۆڕانکاری بەسەرایەت تۆ پێشبینی 2 ساڵ و 3 ساڵی تری ئابووری عێراق چۆنەکەیت ئەم قانونە ئەتوانێت ئەو بۆشایە کە ژێڕی و دارایانی دام و دەستگاکانی دەوڵەت پڕ بکاتەوە کە 2 ساڵی تر 3 ساڵی تر ڕۆیە یعنی هیچ کەسێک ناتوانێت پێشبینی بکەوە بازاری سامانی سروشتی بازاری وزەش بازارێکە هەڵبەز و دابەزی زۆری تایە ئێستا لە ماوەی چەند مانگی ڕابردوو نرخی گازی شلەوەی کە خۆمان بە کوردەواری ئەڵێن غاز هیچگار دابەزی بوو نزیکە بۆ لەوەی کە بێ بە سفر لە هەنێ شوێن نەود لە ساڵی ڕابردوو ئێجگار بارودۆخێکی خراپی هەبوو دابەزی بوو بۆ بارودۆخێک کە تەنانەت نرخەکەی نزیک بوو لە نرخی غازی سروشتی بەڵام بینیمان نەوت بەرز بوو جاریش کە ڕووی لە دابەزین کردوێتەوە کەواتە پێشبینیکردنی 3 ساڵ قورسە بۆچی ئەمایان کردووە ئەمایان کردووە بۆ ئەوەی کە جێگیریەکی سیاسی هەبێ و حکوومەتەکە بە جێگیری بمێنێتەوە دوو بڕگەیتیایە کە بە نیسبەت خەڵکی کوردستانەوە گرنگە یەکیشیان پشکی بودجەیە یەکێکیان مەسەلەی سامانی سروشتی و نەوتە باشە خۆبا لەسەر پشکی بوونجم پرسیارێکە لێ بکەم دواتر تێکەڵکێشی ئەو قسانە بکەی کە جەنابە وردەکاریانی کە باسی لێواکەی
سەرژمێری نەکراوە لە عێراق بەڵێ. پشکی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە بە لە سەدا 12.67ەکەی ڕابردوو. یعنی دواتر ئەگەر سەرژمێری کرا بە بڕیارێکی دەوڵەتی عێراقی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئەم پشکت گۆڕانکارێکی بەسەردادێت. خۆی لە ڕاستی ئەوان لەسەر ئەم پشکە مامەڵەیەکی سیاسیان کردو مامەڵەیەکی دادپەروەرانیان نەکردووە لەبەرەوەی کە ئێمە سەرژمێریشی گشتی دانیشتوان نەکراوە ئەگەرنا ئەو داتایانی کە هەیە لە نێوان وەزارەتی بازرگانی لەگەڵ وەزارەتی پلاندانان جیاوازیان هەیە. ئێمە دوو سەرچاوی زانیاریبان هەیە بۆ ژمارەی دانیشتوان کە سەرچاوەیەکی نزیکن لە ڕاستی تەواوەتی نین. ئەویش وەزارەتی بازرگانیە، دومیان لە وەزارەتی پلاندانان دەستەی ئاماری گشتی هەیە کە ئاماری دانیشتوانی لایە. بەڵام وەکو باسمان کرد ئێمە ئێستا بە پێی و ئامارانە بێ ئێمە زیاتر لە 14 بەرەکەوێت. بەڵام دیارە لە گفتوگۆکانی نێوان تیمی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ هەرێمی کوردستانیش دەستبەرداری ئەو ڕێژەی لە 2 ئەوەندەیە بووە بە خاتری ئەوەی کە دان بە گرێبەسە نەوتیەکان و چارەسەرکردنی مەلەفی نەوتا بنێرێت چکە ئێمە ئێستا لەمپەرێکی دەستوری گەورەمان لە بەردەمایە کە دادگای فیدراڵی ئەڵەیە بێ سامانی سروشتی تەسلیمی حکوومەتی فیدراڵ بکرێت. کەواتە ئەمە ڕەنگەوەکو دەنگۆیە یان فعلەن مزداقەتی هەیە. ئەمە بڕیاری دادگایە و ئەگەر قانونی بودجەکەش دەرچێت ئێمە ئەو مەترسیەمان هێشتا لە بەردەما ئەمێنێ کە کەسێک بڕوا ئەو مادەیە لە دادگای فیدراڵی تانە لێ با بڵێ ئەم مادەیە لە قانونی بودجەکە پەرلەمان دەری کردووە پێشێلکردنی قەراری دادگای فیدراڵی یشتاکە ئەو بۆمبەژماوە. بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێت ئەوان قانونی بودجەکە بە جۆرێک ئەبەنە پەرلەمان کە ڕێکەوتنی سەرەتایی لەسەر کراوە کۆتایی پێهاتوە ئەتوانین بڵین تەنها ڕێوشوێنە ڕووکەشەکانی ماوە کە بخرێتە بەردەم لیژنەی دارایی گفتوگۆیەکی سەرەتایی لەسەر بکە و پەسەندی بکە. کەواتە ئەمەی تۆ باسیەکەی کاک هاوڕێ بابەتەکە لە ئەنجومەنی وەزیران ڕەنگەوەکم ڕاعاتکردنێکی هاوسەنگکردنێکی هێزی سیاسی و پێگەنانی ئەو ڕێکەوتنی کە جنابە باسیلیۆکە گەڵ هەرێما کراوە لە ئەنجومەنی وەزیران بڕیاردراوە لەسەر پشکی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ڕێکەوتن و گرێبەسەنەوتیانی کە لە هەرێمی کوردستاندا دەکرێت. باشە کەواتە کێشەکە لە ئەنجومەنی وەزیران نییە بینیومانە پێشتریش زۆر بڕیار لەلایەن بەرمونە نردی 400 میلیارد دینارەکە بۆ هەرێمی کوردستان لایەن ئەنجومەنی وەزیران بڕیایی لێدرا بەڵام دواتر لە دادگای فیدراڵیەوە ڕێگری لەمەکرا بەتانەیەک. کەواتە هێشتا مەجای ئەوەی تیا ماوە ئەم بابەتەیش لەلایەن دادگا و دووبارە ڕوبەڕووی کێشەیە کوتانێکی یاسایی بێتەوە پشکی هەرێم لە بەرامبەر گرێبەسەنەوتیەکاندا. بێگومان ئەمە مەسەلەیەکی زۆر لاسیکیە. بۆچی مەسەلەیەکی لاسیکیە؟ ئەم جارە ڕێکەوتنیکی سیاسی گشتگیر کراوە نەک هەر لەگەڵ کورد ینی پرۆسی قانونی بودجە بە بێدەنجی وەکوڵەن بە خشپەیی لە پەرلەمان تێپەڕێن و پەسەندیەکەن چکە لایەنەکانی ناو پەرلەمان هەمیان ڕێکەوتنیان کردووە کاڵی لایەنەکانی ناو پەرلەمان یعنی کوتلە سیاسیەکان کەوتی کوتلە سیاسیەکان ئەم کوتلە سیاسیانە لە دادگای فیدراڵی نوێنەریانەیە. ڕاستە دادگای فیدراڵی دادگایەکی باڵایەوە دادگایەکە بە ژێرەی قانونکارەکانی قانونی و پیشەیە بەڵام تابراو نییە لە کاریگەری سیاسی. ئەگەر ئەم زمینە سیاسیە هەبێ بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە دادگای فیدراڵیش دەواازەیەک بدۆزێتەوە بۆ خۆ دەرباسکردن لەو کێشەیە یا چارەسەرکردنی ئەو کێشەیە. بەڵام وەکو وتمان چارەسەری بنەڕەتی ئەم کێشانە دووشتە یەکیشان دەرکردنی قانونی نەوت و گازە وەکە ئێستا هەوڵێکەیە بۆ دەرکردنی قانونی نەوت و گاز بە دەرکردنی قانونی نەوت و گازی فیدراڵی گۆڕانکاریشی گەورە لە ململانەکانی کوردستان و بەغایە ڕۆیە. ئەم خاڵی یەکەم. خاڵی دووەم مەسەلەی سەرژمێری دانیشتوانە کە هەرچەنە مەسەلەی سەرژمێری دانیشتوان ڕەهەندی نەتەوەیی هەیە بە تایبەتی بۆ مادەی 140 ئێمە ینی یەکێک لەو مەترسیە هەرە گەورانی لە بەردەم کێشەی مادەی 140 ئەویژەوەیە کاتێک سەرژمێری بکرێت کە هاوسەنجی ژماری دانیشتوان گۆڕانکاری بەسەرا هاتووە. بۆ نمونە ینی بابەتەکەی ئێمە لەسەرەوە نییە بەڵام بە کوردی 10 ساڵ 12 ساڵ پێش ئێستا ژماری دانیشتوانی کورد لە کەرکووک زیاتر بوو لە ژماری دانیشتوانی عەرەب. ینی قسەکەمان بۆ ڕەگەزپەرستی نییە بەڵام ئەگەر ئێستا بچی ڕاپرسی سەرژمێری بکەی سەرژماری عەرەب زیایی کردو. بۆ ئەمە پەیوەندی بە جیاوازی کولتوریەوە هەیە. هاوڵاتیانی کورد بیرکردنەوەیان جۆرێکی ترە دەربارەی خێزان یە خێزان پێکەهێنێ چەند مناڵێکی بچوو بەڵام بەهۆی ئەوەی کە عەرەبی کەرکووک زەمینەیەکی خێڵەشی و سەرقاڵی کاری کوشت و کاڵین و کولتورەکەشیان وایە 2 خێزان 3 خێزان 4 خێزانیان هەیە خودی پارێزگاری کەرکووک وابزانام خۆی 12 کوڕە 15 کوڕە هەیەی ینی مەبەستەکەم ئەوەی بڵێم ئەوان ژماری دانیشتوانیان زۆر زیاکە زۆر بە خێرایی زیاکەن. ئێ باشە کە سەرژمێریەکەن لە سەرژمێریەکە دەرەکەوێ ئەو کاتە
لە کەرکووک خۆیان بەس بۆ کەرکووک نییە بۆ هەموو عێراق لە کەرکووک کورد چەنە لە مووسڵ چەنە لە دیالە چەنە لە سەلاحەدین چەنە ئێوە کاتە ئەگە دەرکەوت ئەوان ژمارەیان زۆرە ئەو کاتە مادەکەی 140 چالاکەکەن یاڵێن زۆر باشە دەکەواتە بابچین بە پێی دەسوور ئێوە ناڵێن بە پێی دەسوور زۆر پێ خۆشحاڵین با ڕێفراندۆم بکەین ڕێفراندۆمەکە ئەگەر خەڵکی کەرکووک بڕیاری یا بێتە سەر کوردستان بخێربێ بە پێچەوانەوە سەر بە بەغا ئێو کاتە ژمارە ئەوان زۆرە هەروەها ژمارەی تورکمانی شیتیە ئەو کاتە مەترسیشی ترمانەیە بێ ئەو کاتە خۆمان ئەمڕۆی لە دادگای فیدراڵی تانە بین لە مادی 140 بەڵێن وەڵام مودەکەی بەسەر چووە بۆ ئەوەی کە چارەنووسی ئێمە لە ڕێگەی مادی 140ەوە بە ئاراسیشی ترانە ڕۆژکە مادەکە وەختی زۆر بەسەراتیا پڕیوە کەواتە ئیجبار کراوین بە پێداچوونەوە بە مادی 140 ئیجبار نەکراوی من مەبەستم چی بوو ئێمە باسی قانونی بودجەمان کە هاتیم بۆ مۆزوعی مادی 140 مان لە قانونی بودجە ئێستا ئەم جارە لایەنە سیاسیەکان ڕێکوتنیان کردووە بە بێدەنجی بە ئارامی بە تاریشی بە پەلە پڕوسکێ لە قانونی بودجەی ساڵە قانونی 3 ساڵیشیان ئامادە کردووە بە پەلەژی بنە پەرلەمان و تێپەڕێنن ئەمە خاڵێکە لایەنێکی باشی هەیە کە بۆ جێگیری ئابووری لایەنێکی خراپی هەیە کە لەباری چەمچی گەشەپێدانی دەوڵات ئایا قانونێک ئەتوانێ ئەو بۆشاییەکە ژێڕی و دارایانی ئابووری عێراق بۆ 3 ساڵی داهاتوو بە تەواوەتی داپۆشێەوە یاڵێن کەڤەری بکە بێگومان ئەمە زۆ قورسە یعنی ئەمە یەکێکە بێت لەو لەم پەرانەی کە ئەتوانین بڵێن قانونی بودجە لە عێراق مامەڵەیەکی ئابووری لەگەڵ نەکراوە مامەڵەیەکی سیاسی لەگەڵ کراوە لەبەرەوەی کە بارودۆخی وڵاتەکە ئەزان چۆنە قانونی 3 ساڵ بەس مامەڵە سیاسیەکە کاک هاوڕێ توانیوێتی ئامانجەکە پێکێ بۆ هەرێمی کوردستان تا ئێستا ئامانجەکەی خۆی پێکاوە من باسم کرد جاران بە هەزار ناوبژی و بێنەوبەرە هەتا قانونی بودجەیان بۆ ساڵە دەرەکرد ئێستا ئەوەتانە بە بێدەنجی وا نزیک بۆتەوە و لە ماوەیشی نزیکیشا لە پەرلەمان قانونی بودجە نەک بۆ 1 ساڵ بۆ 3 ساڵیش دەرەکەن کە ئەمە دەلالەتە لەوەی کە ڕێکەوتنیشی پێشوەختی سیاسی کراوە لە ناو پەرلەمانە توانی بڵین ئۆپۆزیسیۆن نەماوە سەدرەکان چوونێتە دەرەوە پەرلەمان ئێستا پەرلەمانێکی ڕێکەوتنی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان قسەکانمان کۆکەینەوە بۆی بروبۆچوونەکانمان پەشڵاو نەبێتەوە باسی ئەومانە کرد قانونی بودجە بەشێکی بۆ کوردستان تایە و ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ ئێمە باشە مەترسیەکمان باسەکە کە بچن لە دادگای فیدراڵی دوایی سکاڵا بکەن بڵێن وڵات جاریشی تر ئەمەیکە لە قانونی بودجە نووسراوە پێشێلکردنی بڕیاری پێشووی دادگای فیدراڵیە چکە ئەمان لە قانونی بودجە ئەوان چەسپانەوە کە داهاتی نەوت ئەچێتە ناو بانکێکەوە لە ژێر ڕکێفی حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان 400,000 بەرمیل نەوت پێشکەشی حکوومەتی فیدراڵەکە و لە بەرامبەر ئەوەیە ئێمە پشکەکەی خۆمان وەرەگرین بەڵام هەروە بە ئاسانی وەری ناگرین ئەمە وردەکاریشی زۆری تایە وردەکاریەکە ئەوەیە کە ئێمە بودجە ئەو بودجەیە کە هەیە بڕگەیەکە پێڵێن خەرجیە سەروەریەکان خەرجەوەی بە عەربی پێڵێن سیادی یعنی ئەگەر ئەم کۆمەڵە وردەکاری لێ دەربکەی دانەوەی قەرزی دەرەکی گەرچەنە ئێمە دیناریشی بۆ کوردستان ناتوە لەو قەرزە بەس لە پێدانەوەی قەرزەکە هاوبەشین نەک لە 12 نازانم پۆینەوەە لە ڕاستیا لە 9مان بەرناکەوێ یعنی ئەگەر بە تەواوەتیش لەگەڵمانە پەیمانشکێنیش نەبن وەفاداریش بن ئەو وردەکاریانە کە چۆ بواری جێبەجێکردنەوە ئێمە لە 9مان بەرەکەوێ بەڵام ئێمە ئێستا مەترسی ئەومان هەیە لە 9ەکەشمان بەرنەکەوێ دادگای فیدراڵی کێشەیەکمان بۆ ساز بکە باشە لەسەر ئەو بابەتی کە باسیەکەی ئەڵەیت ڕەنگە کێشێکمان بۆ دروستکە شتێکە خوێنمەوە یارە نەبیل مەرسومی کە شارەزای ئابووریە لە پڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک سەبارەت بەم سکاڵایە شتێکی داناوە جێبەجێکردنی یاسای بودجە دانان بە ئیداری تاگڕەوی هەرێم کردینەوت کە پێیان وایە لەگەڵ دەستوردا یەک ناگرێتەوە دیارە ئەمە ڕەنگەیەکێک بێ لە ئامانجەکانی کە وردە وەکو ئابووری ناسان یاخود لەلایەن ناوەندەوە هەنگاو بدرێت بۆی کە تانە لەم پرۆژە یاسایە بدرێت لە دژی بەرژەوەندیەکانی هەرێمی سەرباری و کەم و کورتیانی کە جنابە باسی لێەوە کرد بۆی کێشەکە وەکو باسم کرد لەکوایە ئاڵۆزیەک دروست بووە قانونیە بەڵام جەوهەرەکەی سیاسیە یەکەم وەزارەتی نەوتی فیدراڵ قانونی کارپێکردنی وەزارەتەکە هی ساڵەکانی 69 سەردەمی حیزبی بەعسا قانونی تازی بە گوێرەی دەستور بۆ ڕایکردنی شوکارەکانی وەزارەتی نەوت دەرنەچووە لە هەمان کاتە بە گوێرەی دەستوریش قانونی نەوت و گازیش دەرنەچووە کە تایبەتە بە چالاکی کەرتی نەوتی لە ئەنجامی ئەمەیە حکوومەتی عێراقی بە قانونی وەزارەتی نەوتی ساڵی 69 کارەکە کە ئەمە ناکۆکە لەگەڵ دەسووری فیدراڵ بۆچی چکە ئەو قانونە لە سەردەمێکا بووە کە عێراق سیستەمێکی دەوڵەتێکی مرکزی بووە ئێستا سیستەمی دەسووری وڵاتەکە بۆ بە سیستەمێکی دەوڵەتێکی فیدراڵی سیستەمێکی یەکێتی وی بە عەربی پێڵێن ئیتیحادی گۆڕانکاریەکی جەوهەری ڕوویاوە ئەو قانونە کۆنە قانونێکە لەگەڵ پێداویستیەکانی ئێستا ناگونجێ دووەم عێراق قانونێکی کەی دەرکردووە
بۆ وەزارەتی نەوت بە ناوی یاسای کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراقی بەداخەوە کەم باسی ئەم مەسەلەیان نەکرێ کە بەڕای من ئەمە زۆر گرنگە. بۆچی؟ عێراق ئەم قانونە تازەی دەرکردووە لە 2 ساڵ پێش ئێستا، ئیتر وەزارەتی نەوت وەکو سعودی لێیە، مەبەستمان چیە لە وەکو سعودی لێیە. وەزارەتی نەوت دەمێنێتەوە، وەزارەتی نەوت سەرپەرشتی کەرتی نەوتەکە، بەڵام ئیتر چالاکی کەرتی نەوتی لە وەزارەتی نەوت ئەسەنرێتەوە. ئەدرێ بەشێ ئەو کۆمپانیایە بە ناوی کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراقی، چۆن لە سعودیە شەریکەی ئارامکۆ سعودی هەیە، چۆن لە وڵاتانی تری پێشکەوتو کۆمپانیای زەبەلاحی نەوتی هەیە. ئەمە چ خراپیەکی تێ؟ باسیەکەم ئەم کۆمپانیایە ئیتر هەموو دام و دەستگاکانی وەزارەتی نەوت ئەڕۆنەچنە سەر ئەو کۆمپانیایە. ئەم کۆمپانیایە کۆمپانیایشی ئەبێ بە کۆمپانیایشی حکومی لە هەمان کاتە پشکەکانی بووی بە عەرەبیاڵێن سەهمەکانی ئەفرۆشێ، من و تۆ ئەتوانی سەهم کڕین، کۆمپانیا بیانەکان ئەتوان سەهم کڕن، هەروەها خۆشی ئەتوانێت بڕاوە بەرهێنان بکە بڕوا لە وڵاتانی ترشت کڕێت. ئەبە بنکەی دەبێت لە هەرێمی کوردستانم کۆمپانیا یان ڕاستە خۆگەڕێت؟ نامە کۆمپانیایشی نیشتیمانی فدرالیە، بەڵام لەناو کۆمپانیاکە خاڵێکی تایە. ئەڵێ پێکاتەی کۆمپانیاکە شەیە، ینی سەرۆکی کۆمپانیاکە و ئەندامانی ئەنجومەنی ئەم کۆمپانیایەکە ناوی کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراقیە. ئیتر هەموو دام و دەستگاکانی وەزارەتی نەوت ئەگوازنەوە چنە سەر ئەو کۆمپانیایە، وەزارەتی نەوت ئەبێ بە یەک ئۆفیس و بەس ئیشی ئەوەیە سەرپەرشتی شتی استراتیژی بکە، کارە جێبەجێکاریەکان ئەمانێکن. بۆچی؟ بۆ ئەوەی کە ڕزگاریان بێ لە بێروکراتیەت، ڕزگاریان بێ لە مرکزێتی کاژێڕی، بۆ خۆیان ببن بە کۆمپانیایەک ئازاد بن، سربەز بن لە چالاشەکانیان، نەک ئەوەی داوای شۆفڕێگەکەن بۆ نەوتی بەسڕە دوای 7 ساڵ موافقەیان بۆیەتەوە، داوای کڕینی کەلوپێلێگەکەن دوای 4 ساڵ موافقەیان بۆیەتەوە، کەرتی وزە بەرگێ ئەم بیرۆکراتێتە ناگرێت. لە ناو قانونەکەیە لە ئەنجومەنی دەستەی بەڕێوەبردننی کۆمپانیای نیشتیمانی نەوت جێگری وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی تایە، و لە ناو قانونەکە ئەمە نووسراوە کە ئەڵێ بریکاری وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە جێگری بەڕێوەبەری کۆمپانیای نیشتیمانی نەوت. یعنی ئەمە بۆ خۆی جۆرێکە لە دامپیانان بە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا ئایانەوێ قانونی نەوت و گازیش دەربکەن، دادگای فیدراڵی کە ڕەخنەی گرتووە ڕەخنەکەی لەسەر 2 بڕگەیە. بڕگەی یەکەم ئەڵێ ئێوە بودجە بۆ کوردستان ئەنێرن ئەبێ بە پێی قانونی بودجە بینێرن، ئەگەر لە قانونی بودجەیان نووسیتان شەشەمان نییە. بەڵام ئەنجومەنی وەزیران دەسەڵاتێکی جێبەجێکارە، ئەنجومەنی وەزیران قانون دروستکەر نییە، جێبەجێکاری قانونە، ئەبێ بچن لە قانونە ئەمە چارەسەر بکەن، نەک خۆتان وەک ئەنجومەنی وەزیران ببن بە شوێنگرەوەی قانون و قانونێک نییە بۆی پارە بۆ کوردستان بنێرن ئێوە بینێرن. ئێمە ئێستا بە قانونی بودجە ئەم ڕەخنەیە ئەبڕێتەوە، ئەم بیانۆ کەواتە ئیستا شتێک بەدی ناکرێت کاگاوڕێ لە مامەڵانی کە هەم دادگا هەم ئەنجومەنی وەزیران دەیکات، جۆرێک لە گۆڕانکاری لە جێبەجێکردنی سیاسەتەکان بینێ. کۆمەڵێک بابەت هەیە لە ئەنجومەنی وەزیران بڕای لەسەر دەدرێت، بەڵام دواتر کە دەگەڕێنەوە بۆ دادگا ناقانونیە، فعلەن ناقانونیشی کە بە دوواداچوونی بۆکەین، یان لە ڕێگەیەکێکەوە ئەندامانێکی پەرلەمان و کەسێکی یاسای و تانێک لە بڕیارێک دەدرێت لە ژی هەرێمی کوردستان دوای گەڕانەوە بۆی فعلەن بابەتەکە قانونیە. لە ئەنجومەنی وەزیران بە شێوازێکی دیکە تێپەڕی و بەسەر هەرێمی کوردستانە. ئیسە جۆرێک لە هەم ئیتیفاقی سیاسی هەم ڕێکەوتن لەگەڵ ئەنجومەنی وەزیران و دادگای فیدراڵی دەبیندێت. بۆچی ئەم شتان لە ئەنجومەنی وەزیران تێپەڕە دواتر لە ڕۆ قانونیەکەیەوە شتێکی کابینین؟ مەلەفەکە هەمەلایەنەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زیاتر لە هەر وەختێکی تر پێویستی بەوەیە ژوورێکی ئۆپراسیۆنی سیاسی دەستوری قانونی پێک بێنێ. ئێستا گەر تۆ جۆ لە قسەکانی من گرتبێ خۆمەڵێ باسمان باس کرد، لەم لاوە قانونی کۆمپانیا نیشتیمانی نەوتێ، لەم لاوە قانونی کۆنی وەزارەتی نەوتێ، لەم لاوە قانونی بودجە هەیە، لە لایەکی ترەوە باسی سرژمێری دانیشتوان ئەکرێت، لە لایەکیەوە باسی بڕیاری دادگای فیدراڵی ئەکرێت، لە لایەکی تر باسی ئەوەکەن کە ئێستا درافتێکیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە قانونی دادگای فیدراڵی بەپێی دەستور دەربکەن و ئەم دادگای فیدراڵیە بگۆڕن. 5-6 واتە مافە دەستوریەکانی ئێمە، مافە سیاسی و نەتەوەیەکانی ئێمە ئێستا چوونەتە ناو چێشخانەیەکی دەستوری و قانونی و دادوەری، واتە بەرگێکی دەوڵەتی وەرگرتووە. تۆ ناتوانانی داواکاریە سیاسیەکانی خۆ بە زمانێکی سیاسی دەرببڕی، ئەبێ ئەم داواکاریە سیاسی خۆ لەگەڵ ئەم فۆرمانەی کە باسمان کرد بگونجێنی. بۆ نمونە عێراق قانونی کۆمپانیای نیشتیمانی نەوتی دەرکردووە، ئەمە باشترین دەرفەتە بۆ حکوومەتی هەرێم. بۆچی؟ ئێمە بە دادگای فیدراڵی قانونی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەڕۆشاوەتەوە، قانونە کۆتایی پێهاتووە، دادگای فیدراڵی دادگای باڵای وڵاتە بەسەر هەرێمی کوردستانی شایە سەپێنرێ. ئەبوو ئێستا لەم خولەی داهاتوو کە پەرلەمانی کوردستانمان دروست کرد،
ئێمەش بڕۆین بچین کۆمپانیای نیشتیمانی نەوتی هەرێمی کوردستان دروستکەین. ئێوە لە عێراق ئەوەتانێ بە بڕیاری خۆتان بە قانونی خۆتان لە پەرلەمان کۆمپانیای نیشتیمانی نەوتی فیدراڵیتان دروست کردو. ئێمەش کۆمپانیای نیشتیمانی نەوتی هەرێمی کوردستان دروستەکەین. ئێوە لەوێ هەرێمی کوردستان تا کردووە بە جێگر وەنیە داوا لە حکوومەتی فیدراڵی شەکەین چەند ئەندامیشی خۆی بنێرێ بۆ ناو کۆمپانیا نیشتیمانیەکەی کوردستان بۆ ئەوەی کە حاوسەنجێشی تایە بێ. ئەمە بێ بە دەواازەیەک بۆی ئەو بۆشایە قانونیەکی ئێستا دروست بووە لە کەرتی نەوت لە کوردستانە پڕی بکەینەوە. بەڵام ئەمەی کە من باسم کرد ئەمە بەم شێوەیە ناکرێ، ئەمە بەوا ئەکرێ وەکو ئەو وایە هاوڵاتیەک کۆمەڵێ نەخۆشی هەیە، شەکرەشی هەیە، گورچیلەشی خراپە، چاویشی کەس بووە، پێویستی بە کۆمپانیایەکی ڕاوێژکاری تەندروستیە پێی بڵێ بۆ چاوت بچۆ بۆ لای ئەم دکتۆریان بۆ گورچیلەت بڕۆ بۆ لای ئەم دکتۆران لە پێشە ئەمام کە بۆی وردە باری تەندروستی جێگیر بێتەوە. دیارە ئێمە هەرێمی کوردستان وەکو نەخۆشێک ناشوپێنین. هەرێمی کوردستان ینی تایبەتمەندێتیشی دەستوری و مێژووی هەیە. بەڵام مەبەستەکەی ئێمە چیە؟ مەبەستەکەی ئێمە ئەوەیە بڵین ئێمە ئێستا بەرەو جەنجێکی دەستوری ئەڕۆین، بەرەو جەنجێکی قانونی ئەڕۆین. ئەمە دیوێکی باشە و دیوێکی خراپە. دیوە باشەکەی چییە؟ تۆ لە جیاتیەوەی عێراق بێت خاکەک و داگیر بکە، لە جیاتیەوەی ململانێ و لەگەڵا بکە موشەکە بەسەرا ببارێنێ، ململانەی دەستور و قانونە لەگەڵاکە بە ڕێگایشی ئاشتی، شتێکی زۆر باشە. ڕێگە خراپەکەی چییە؟ ڕێگە خراپەکەی ئەوەیە ئەگەر تۆش خۆت بۆ ئەم شەڕە دەستوری و قانونیە ئامادە نەکرد بێت و کەرەسەکانت پێ نەبێ، تۆ لەم شەڕایە بە دۆڕاویتە دەرە. وەکو تۆ باسێکە ئێستا ئەوان ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی جێبەجێکردنەوە و پەسەندی کردووە چێتە پەرلەمان. لە پەرلەمانیش پەسەند کرا. باشە ئەگەر ئێمە خۆمان ئامادە نەکردێ بۆ هەندێ وەڵام، باشە یەشیشی وەکو ئەو چاودێرەی تۆ وتێ هەڵکی تر ئەچن لە دادگای فیدراڵی سکاڵاکن. ئەڵێ دادگای فیدراڵی ئێوە بڕیارتان دەرکردووە کە ئەبێ هەرێمی کوردستان نەوت تەسلیمی حکوومەتی فیدراڵ بکە. بەڵام ئێوە باسی تەسلیمکردن ناکەن. ئێوەڵێن داهاتەکەی تەسلیم کە بیخاتە ناو حسابێکی بانقیەوە. بڕیارەکەی دادگای فیدراڵی وا ناڵێ. بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو وایە بڵێ هەر هەمووی خەنە ژێر ڕکێفی وەزارەتی نەوتی فیدراڵیە و ئێوە ئیتر بۆتانیە چالاشی نەوتی بکەن. باشە کەواتە بەپێی ئەم پرۆژە یاسایی کە بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی لەم حکوومەت و کابینەیەدا دانراوە، ڕەنگە ئاڵنگاریەکی دیکە ڕوو بە ڕووی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە. لەمە دووە حکوومەتی عێراق وا دەبین کە زیاتر مامەڵەکانی لە ڕووی قانون و یاساوە دەیکات، جۆرێک لە بەهێزبوون و زیندووبوونەوەی ناوەند دەبینین لە بەرامبەر کۆمەڵێک بڕیارە، بە تایبەتیوانی کە تایبەتە بە پرسی نەوت و غاز، تایبەتە بە پرسی بووجە، کۆمەڵێک ماف و استحقاقی هەرێمی کوردستان. ئێستا حکوومەتی عێراق دەیەوێت چی لە هەرێمی کوردستان بکات؟ چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانی ئەبکات لە سیستەمە فدراڵیەکانە نەک لە عێراق کە تەمەنیشی کورتی هەیە لە وڵاتانی فدراڵی ئەوروپایە هەمیشە ململانەیەکی جوان لە بینی هەرێمەکان و فدراڵ هەیە. هەندێک هەرێم دەوڵەمەندترن، جاری وایە ئەمە دەوڵەمەندن لە ژیرفانی ئەوان پارە ڕوا بۆ فیدراڵ. ئێستا هەرێمی باڤاریا میوشن لە ئەڵمانیا ئەوە دەوڵەمەندن، شەریکەی BMW لەوەیە، کەرتی پیشەسازی قورس لەوەیە، ینی بەشی بەرلینێن. هەرێمێکی تر هەژارە هەرێمەکەی تر ئەیاتێ، ینی جگەلەوەی پشکی خۆیانی لێ هەڵەگرن لە ناو سیستەمی لامەرکەزی، بەرپرسیشن بەوەی کە بژێڕنەوە بۆ فیدراڵیش. بەڵام لە وڵاتانەیە کە هێشتا کە سیستەمی فیدراڵی ئەوەنە کولتورێکی دێرینی نییە و ژیانی دموکراسی زۆر تازەیە، بۆیە هەمیشە لە بینی مرکز و هەرێمە ململانەیەشی وەکوڵێ تاڵخە ململانەیەکێ کاتێک کە یەکیشان بەهێزە بێ ئەوەیکیان لاوازکە. ئێستا عێراق دوو شتی گرنگی ئەمە ناگەڕێتەوە بۆ پرسەنەتەوەی یەکە زیاتر بەشێکی پرسەنەتەوەیەکە، بەڵام ئەگە هەرێمی بەسڕەش بووە هەروە ڕوویە. بۆچی؟ ئەم مەسلەیە مەسلەیەکی ژمارەیە، ینی ململانەکە ململانەیەکی ماتماتیشیە، ڕاستە لە جەوهرە هۆکاری نەتەوەی و هۆکاری تریشی تایە، بەڵام چۆن؟ ئێستا عێراق تقریبان شەڕی ترۆری نەماوە، ئەوەی کە ماوێتی شەڕی بچووک بچووکە، ینی شەڕی بەرەی نەماوە کە بەرەیەکە بێ و 20,000 سەرباز بڕۆن و بچن شارێک ئازاد بکەن و کە ئەمە تێچوویشی دارایی زۆری ئەوێ نا. ینی ئێستا بارودۆخی عێراق جێژیرە، تەنها ئۆپراسیۆنی بچووک بچووکەکەن وەکو تۆ ئێستا لە هەواڵەکان لە پارتیزانی ئۆپراسیۆنی بچووک لە فڵان ناوچە وردە چالایشێک پێیا بووە، سوپاڕوا لەوێ پشکنینێگەکە پەلاماریشانەیە کە ئەمە لە مەسریش هەیە، لە سعودیەش هەیە، لە ئوردنیش هەیە. بەڵام جەنگی تیرۆر لە عێراقا کۆتایی پێهاتوو بۆ بە جەنگی ئەوەی کە دام و دەستگا ئەمنیەکان ئۆپراسیۆنەکەن لە شوێنەکانە، بەڵام ئێستا عێراق جێگیرە. کە جێگیرە ئێستا عێراق سامانی سروشتی هەرزیایەکە. ئەوە ڕوخسەی با بڵێن مۆڵەتی جیلی پێنجەمی نەوت لە عێراقا پەسەندکرا کە غازیش دەرەهێنن. ئینتە ساڵانە لە 2 ساڵێکە عێراق 7 میلیارد دۆلاری تری بۆ ئەگەڕێتەوە.
یعنی هەر بودجەکەی قەڵەوترە بێ ئێکە بودجەکەی قەڵەوترە بێ ئیتر ئەمە بێتە هۆی ئەوەی عێراق بەرژەوەندی گەورەی بۆ دروست بێ لەگەڵ کەرتی وزە لەگەڵ وڵاتانی ناوچەکە و کاتێکیش کە نەوت و وزە و ئابووری تەبوو ئیتر بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی چاوەکانیانە نوقێنن هەروەکوی لە سعودیە بینین کە بەڕوونی هەرچی پێشلکاری مافی مرۆڤ ئەیکرێ شازادە تۆمەتبار بوو بە کوشتنی ڕۆژنامەنووس بەڵام ماکرۆن کە سەرۆشی فەڕەنسا و دایشی دموکراسیە دایشی مافی مرۆڤە چەند مانگێ پێشێسە بینیمان کە چەند بە گەرم و گوڕی تەوقی لەگەڵا کرد چەند ئەیویست باوەشی پیا بکە هەرەوە مابوو دەسەکانیشی ماچ بکە بەس بۆ ئەوی ڕجالەیەکەین غازمان بۆ بنێرە ئەزمەمان هەیە بۆ فەڕەنسا عێراق بەهێزە بێ کە بەهێزە بێ لەم بەهێزیە ئەوێت خۆی دەسەڵات بەسەر هەموو ناوچەکانە بەهێز بکە و هەرێمی کوردستان بچووکاتەوە بەڵام هۆکاری ڕاستەقینە ئەوەیە کە ئێمە ئەبێ لە هەرێمی کوردستان دەستورمانەیە دەستوری عێراقمانەیە ئێمە نابێ وابیر بکەینەوە کە ئەم دەسوورە بۆ کوردستان نییە ئێمە نابێ بچینە ئەو لۆجیکەی وەکو واقعی دیفاکتوی ساڵی 99 مامەڵە لەگەڵ بەغا بکەین بەعکسەوە هەوڵ بین مافەکانی خۆمان ئەوە نابخەینە ناو چوارچێوەیەشی دەسووریەوە ئەوان ئیحراجکەین سەمن نمونە بۆیە نایتەوە ئەبوو حکوومەتی هەرێم سەرکردایەتی سیاسی کورد ئەو ڕۆژە دادگای فیدراڵی ئەو بڕیاری دەکرد واز لە پشت بڕیارەکە بێنە تۆ شەڕێکی دەستوریەکەیت خۆم شەڕە بەس بە بەیاننامەکردن حەل نابێ و بڕیارێکی دەرکردووە من بوومە هاتم لە پەرلەمانی کوردستان ئەمود ئەوە پاڵپشت بە بڕیاری دادگای فیدراڵی دانیشتنێکمان ڕێخست بڕیار بە نابە ڕاگرتن و هەڵوەشانەوەی قانونی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژی دووەم ئەماوت هاوشێوەی حکوومەتی فیدراڵی کۆمپانیای نیشتیمانی نەوتان دەرکردووە لەبەر ڕۆشنایی ئەو قانونە ئێمەش قانونی کۆمپانیای نیشتیمانی نەوتی کوردستان بە ژێری دەسووری فیدراڵ دەرەکەین بەڵام حکوومەتی هێرەمەی توانی سەرکەوتوو بێت لەسەر ئەم بابەتە قانونیانی تۆ باسێکی ئێستا هەیمنە و هێزی هەرێم لە بەرامبەر ناوندا چۆنە ئێمە ئێستا هەرێمی کوردستان دووچاری قیرانێکی ناوخۆیی بووین ئەگەر ئەم قیرانە ناوخۆیە چارەسەر لەبەر ڕۆشنایی ئەو بابەتە ناوخۆیی لێکترازانێکمان هەیە کە ئەم لێکترازانە وای کردو دوو دیت ئەوەی بە ئینگلیزیڵەن دوو ڤیژن هەیە ینی ڤیژنێکیان لە ناوچەی سلێمانیە کە ئەوێ خۆی لەگەڵ دەستور و دام و دەستگاکانی بەغاو بگونجێنێ و بەغاوکو قوڵایەکی استراتیژی سیر بکە و لە ڕێگەی بەغاوە ئێمە خۆمان بەهێزکەین ئێمە ئێستا دەرفەتێکی باشمانەیە وڵاتەکەمان دروست بکەین بچوونێکی تر هەیە تێگەیشتنێکی تری هەیە کە لە هەولێرەوە ئاراستاکرێت کە ئەوان زۆرتر جەخل لەسەر سربەخۆیبوونی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمەکان و لە ململانیش ئالۆزان لە بەغا ینی دوو ئیرادە هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کامیان گونجاوترە بۆ ئێستای بۆ ڕۆژی عێراق و بۆ هەرێم خۆی ئەگەر ڕاستیت بوێ بە نەفەسێکی نیشتیمانی بیر بکەیتەوە هەردووشی ڕاستە بەڵام چۆن ڕاستە بە تەکبیر کاتی خۆی خوا لە خۆشببوو جەنابی مامجلات سەرۆکۆمار بوو کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو زۆر بەباشی ئەدوارەکانیان دابش کرد بوو کاک مەسعود لێرەوە تونگێ کردەوە بۆ مەسەلەی کورد و تورکیای گرت بوو دۆسایەتی لەگەڵ تورک دروست کرد بوو بە حکمی ناوچەکەشیان هاوسنوورە لەگەڵ تورک جەنابی مامجلالیش ئێرانیەکان و حکوومەتی عێراقی گرت بوو ئەرکەکانیان لە نێوانخواانە دابش کرد بوو و تیمێک پاسییان هەبێک لەو شوێنەشا کە مامجلال کاندید بووە بۆ خۆلی دووەم سونەکان پێداگریانەکەەوە بێ سەرۆکۆمارم جارە بدرێ بە سونە ئەمریکایەکانیشەوە بێ بدرێ بە سونە لەبەرەوەی ئەگەر پۆستی سەرۆکۆمار بین بە سونە واز لە تیرۆرە هێنن بۆیە تیرۆرەکەن بۆیە چەشیان هەڵگرتووە لەبەرەوەی سەرۆکۆمار لای ئەوان نییە کاک مەسعود پێداگریەکی گەورەیە کردوێمە یەک کاندیدمان هەیە وەکو کورد کەسی ترمانیە جگە لە مامجلال مامجلالیش پێداگریە کرد لەسەر کاک مەسعود تەنها ڕخنەشیان لێگرت باشە مامجلال بۆچی لۆبی بۆ کاک مەسعودەکە مەبەسەکەی من چییە دابشکردنیشی ئەدواری استراتیژی هەبوو لە نێوان دوو سەرکردەی کورد لە پێناو مەسلحەتی کورد بەڵام ئەگەر ئەم ئەدوار دابشکردنە استراتیژیە نەبێ ئێمە لەم لاوە بە ئیرادەیەک ئیش بکەین ئەوان لەو لاوە بە ئیرادەیە ئیش بکەن وڵا هەردووکیشمان زەرەرەکەین و کەسیش قازانج ناکە باشە کاگاوڕێ لە قسەکانی پێشتر باس لە بەرهێنانی غاز کرد نزیکی مانگونیوێک بەر لە ئێستا هەڵە نەبم یان زیاترە بێت محەممەد شیاع سوودانی بڕیاریدا کە بەرهێنانی غاز لە ناوخۆی عێراقدا ببێ بە پشتێکی سەر بەخۆ لە عێراقا بکرێت کە ئەمە ڕەنگە کاریگەریشی لەسەر هاوردەکردنی غازە بێت لە ئێرانەوە بۆ ناو عێراق وابستە بۆ پرۆژە یاسایی بودجەی ئێستا کە ئێستا بۆ ماوەی 3 ساڵ ڕوانەی پەرلەمانی عێراق کراوە ئەم بابەتە هەرێمی کوردستان لەکوێی بابەتەکە یابێت لە ڕۆ قانونیەکەیەوە یعنی هەرێمی کوردستان ئەشێ لەم کاتەیە لەم تۆقیتەیە چی بکە وەکو دو پرسیارش ئێمە ناوچەی سلێمانی گازی سروشتیمانێژ گاز زۆرە وەروە ئەنباریش ئێزگار گازێکی زۆری لێ هەیە و ئێستاکە ئەوان لە باشووری عێراق گرێبەستیان کردووە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیای گەورە کە ئەیتر دەسەکەن بە دەرهێنانی ڕەنگە ساڵ و نیویشی تر بچنە قۆناغی بەرەمێنان ئێمە لە هەرێمی کوردستان ڕووپێوی کراوە شوێنەکان دیاری کراوە کە ئەم شوێنە و ئەم شوێنە گازی سروشتی تایە ماوەتە سەر ئەوەی کە گرێبەست بکرێ
بەهۆی ئەو ئاڵۆزیانی لە بینی هەولێر و سلێمانی دروست بووە بەهۆی ئەو شەشە قانونیانی کە هەیە ئەم بابەتە جارێ ڕاژیراوە چونکە ئەمەش ئەگەر بێت و بە شێوەیەشی دەستوری مامەڵەی لەگەڵا نەکەین کێشەیەشی زۆ گەورەمان بۆ وەکاتەوە چونکە ئەمە بابەتێکە کە تەنها بابەتیشی دارایی نییە پەیوەندی بە هاوسەنجی هەرێمایەتیشەوە هەیە لە بینی ئەمریکا لە بینی ئێران لە بینی رووسیا تاکە چارەسەر چییە؟ تاکە چارەسەر ئەوەیە کە هەرێمی کوردستان خۆی لەگەڵ دەستوری فدراڵ بگونجێنێ ئۆپراسیۆنێکی هاوبەشی دەستوری و قانونی تیمیشی پرۆفشناڵ دروست بکە پێشەوەی کە عێراق باسی هەر شتێ بکە ئێمە شەڕی دەستور بکەین نەک ئەوەی ئێمە وەکو خەڵکانێک دەربکەوین لە سەرشانووی سیاسی کە ئێمە کێشەمان لەگەڵ دەستورا هەیە عێراق باسی دەستورەکە بوو ئێمە پارێزەری دەستور بین چونکە ئێمە سوود لە دەستور وەرەگرین دەوڵەتەکە هی ئەوانە ئێمە نەتەوەی دووەمین لە عێراقا ئەبێ ئێمە وا پیشانی بین کە ئەو دەستورە دەستورێکی گرنگە بۆ ئەوەی خۆمانی پێپارێزین چونکە ئەگە دەستور نەمێنێ ئێمە هیچ شتێک نییە مان پارێزێ ئەتوانی سوود لە پرسی نەوت و غازە غاز بەرهێنانی غاز کورد سوود ئەمە نەک ئەتوانم کورد ئەتوانم بڵێم ئێمە ناوچانی سلێمانی ئەوانە ئەتوانین لە داهاتوە بەختمانێ ببین بە پایتەختی غاز ینی هەرچەند ئێمە پایتەختی ڕۆشنبیریە بەڵام بەسم ئەوەیە کە بڵێم ئەم ناوچەیە ئەنی بەختی هەیە وەکو کەرتی وزە بە تایبەتی گازی سروشتی بەڵێ بەڕێز هاوڕێ تۆفیق کێسانە سپاس بۆ ئامادەبوونت کاگەڕێ ماندوو نەبی